خەڵکی گوندی بۆگدم ئێستا حالی حازر لە کۆیدا دەنیشین بەڵام ئێمە ئەرز و شتی خۆمان هەیە لێرەکانە ساڵانە پاقلەی دەکەین سیر دەکەین پیاز دەکەین دوای ئەوەش پێمان خۆشە بۆ خۆمان شتی خۆمان هەبێ شتی ناوخۆمان هەبێ پشت بە بەرهەمی ناوخۆ ببەستین چاوەڕێەوەی نەکەن شتمان هەر لە دەرەوە بۆ بێ ئێمە لە دێر زەمانەوە ژنانی ئەم دێی هەموو بە تێگڕا کاری هەرەوزیمان کردووە لە هیچ شتێک بەکمان نەکەوتووە ئێستاش پێمان خۆشە هەر ئەوها بەردەوام بین ئیش و کەساباتی خۆمان بکەین ئێستاش پێخۆشحاڵم کە ئەمڕۆ هاتوون ئێمەتان بەسەر کردوێتەوە بۆم هەرەوزێ لە بەیانیەوە هاتوین عەرزمان چەڵاوەتەوە سیرمان چەندۆ و پیازمان چەندۆ و جەوێکی زۆر زۆر خۆشە و ئێستاش وا خەریکی سیر چەندنین ئێمە ساڵانە هەموو کات ئەم ئیشانە هەر دەکەین دا مەحلی چ بێ ماوێشکە پاقلە شت پێدەگا بۆ پاقلە لێکردنەوەی دوا ئەوە دەڕۆن بۆ دەشوچێەوەی بۆ کنگر و کارد و تورێکی باب و باپیرمانە دەمانەوێت نەفەوتێ دەمانەوێت ئەنی بۆ جیلی ئێستای پیشان بدەین من ئیشمان کردووە دەمانەوێت ئێستاش هەر بەو ڕێچکەیدا بڕۆین و بەردەوام بین لەم ئیشانە ئەجا هەر ئیشێک بێ ئیشی دەشتێ ئەمە پیاز چەندنە سیر چەندنە پاقلە لێکردنەوەی گەنم و جۆیە هەموو ئیشێک پێمان خۆشە جیلی ئێستاش چاو لە ئێمە بکە کە ئەم ئیش و کارەمان هەر کردو و ئێستاش ئیشەڵا هەر بەردەوام دەبین نەڕوا باباوە گەڵی پێکۆشەندەوە